قەرشی حاجومەرانین شوێنێکی زۆر سارد و لە چاوی شوێنی جیهان زۆر ساردە هەنی ئەگەر لە شوێنان 3 مانگ بێ لێرە 5 مانگی مسۆگەر ئەسانە بەفرێکی زۆری لێ دەباری یعنی ساردەکەی دەوەی دانیە ڕێوبانەکان تۆزە بەرتەسک و لە بۆ هاتوچۆ و لە بۆ قەزیە حدودی سارەی خەتی وەک ترێلە و لۆری و ئەولا ئیملا بەناو بازاری داهاتچۆی دەکەن ڕێیەکە زۆر ئیزدیحام و ناخۆش و بەرتەسکە ئەو ساڵ زیاتر باریوە لە پار ئەو ساڵ ینی ساردتریشە پایزەکەی هەرچەند خۆش بوو بەس ئەو ساڵ ینی لەو بینەی زۆر سادە شوێنەکەی بایەکی زۆر سادی دێ تەلەبەر لەبەر بەفر و لەبەر ساردی ناتوانن هاتچۆی بکەن شوێنەکەی لەبەر ساردیەکەی دەوەی دانیە ئاو ماوی دەبەستی ینی ئاو هەنی بۆڕی هەموو تەقیون لەبەر ئاوی ئەوەی لە دەرێ بێ ئەوی لە ژووری بێ باشترە لە منان ئەوەی لە دەرێ بێ ئاوەکان هەمووی بەهۆی ساردەکەی دەیبەستی و دەتەقێن داوا دەکەین ئەگەر ئەو حکومەتی هەرێمی کوردستان وەکی حاجومەران وەک شوێنی دیکە چاو لێ نەکات لەبەرەوەی شوێنێکی ساردا ینی وەک پێویست نەوت و شتیوان نییە بەحەقەت کارەبایەکان باشە بەس ئەرێوەڵا ئێرانە و باشە بەس گرانیشە زۆر گرانە ینی مەسرەفەکەی گرانترە لە شوێنە داوای دەکەین لە حکومەتی هەرێمی کوردستان ئەگە هاوکاری ئەو میلەتەی کە لەسەر حدودی حاجومەرانە هاوکاری زیاتر بکرێ وەک پێویست. پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین بەڕاستی حاجی وەمەران بەفرێکی زۆر کەتووە ساردێکی لە ڕادە بەدەرە و کارەبایەکی باشمانەیە بەڵام لەگەڵەوەشدا پارەیەکی زۆر ئێزگارمان زۆر بۆ دێتەوە داواکاری حکوومەت کە ساڵانە هیچ نەبێت 2 بەرمیل 3 بەرمیل نەفتمان بۆ بنێری وەگەریتیش نەبێ ئەو کارەبایەکە ئێمە هەمانە بەڕاستی ئەو پارێکە بۆمان دێتەوە زۆر زۆرە پێویستە لە گومرجی دەواازەی حاجی وەمەران بۆمان بدرێت هیچ نەبێت لانی کەم هیچ نەبێت کەمێک بۆ خۆمان بیدێت. بەڵێ حاجی وەمەران ئەم ساڵ 2 ساڵ 3 ساڵ وەکو ئەم ساڵ نەبووە ئەم ساڵ بەبەراورد 2 ساڵ 3 ساڵی کە بەفرێکی زۆر باریوە بەفرێکی زۆر باریوە.
بەفرێکی زۆر باریوە بەفر دەرگای ماڵی لێگوتوینە پەنجەرەکەی لێگوتوینە 2 مەتر بەفر باریوە ماڵمان چۆر کردووە لەبەرەوەی بەفرێکی زۆر باریوە ڕێگامان نییە بچینەوە ماڵێ دەرگاکەی قپات کردووە. سەرمای ئەو ساڵ فەرقی هەیە لەگەڵ هەموو ساڵەکانی تر زۆر سەختە سەرمایشی زۆر سەختە و بە خۆشتان دەبینن ڕێگاوبان زۆر سەختە و مەرزینە دەوڵەتی حەزوەران داخراوە بەهۆی ئەو سەرمایە و بەهۆی ئەو سەرمایش کاکە مەکتەبەکان داخراون و بەستەڵۆکە سەرمایەکە زۆر سەختە بەڕاستی بەوخوایە گەورەی ئەگەر لایەنی حکومیەکان نەبێ لایەنی خایانکردنەوەکان نەبێ زۆر سەختە کۆڵانەکانیشمان زۆر سەختە و هەمووی بەفرە. پێکی بەخێرەتی جیرانان دەکەن کە دەروهاتم کاکە سەرمای زۆر سەختە دوێنێ حتا لەڕێن هەتا گەی میرە 4 ساعتن تردەم سەر بەفری زۆرە تیمەکان خەریکن بەس کاکە بەرگێ ناگرن لێرە هەتا دەکرێت نییە پڕ دەکاتەوە بەرگێ ناگرن هیچ سەرما سۆخڵە ئاو بەستراوە ئامان ئەوە 3 ڕۆژ ئاو نیە هەم بەستراوە ئاو نییە کورە فەقیرەت تیە ڕێگای هەمی تۆ بەر هەڵگرەکان ڕێگەی سیارە بچکەی بەس ڕێباڵەکان نییە.
بارینی ڕێژێکی زۆری بەفر لە حاجیۆمەران ژیانی هاوڵاتیانی سەخت کردووە. بە جۆرێک بۆ ماوەی 3 ڕۆژە مەرزی نێودەوڵەتی حاجیۆمەران داخراوە و قوتابخانەکانیش بەهۆی ئەو بەفرە زۆرە و بوونی سەرما و سۆڵەیەکی زۆر بۆ ماوەی چەند ڕۆژێک کراونەتە پشوو. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی حاجیۆمەران.